بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان قد أفلح المؤمنون براستي أو بروادارانا سركوتو سرفراز بون الذين هم في صلاتهم خاشعون أوانش أوانا كلن يجكانيان دا ملكتو دلارامو دل دامزراونو دليان للاي خدايا والذين هم عن اللغو معرضون أوانشي كالگفتاري بيسودو كرداري نابجيو بيهودا دور پريزن والذين هم للزكاة فاعلون هروها أوانشي كزكاتي ماليان دردكن والذين هم لفروجهم حافظون أوانشي كپاريزري داويني خويانن إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين جگە لەگەڵ هاوسەران و کەنیزەکەکانیان دانەبێت کە ئەوە جێگەی لۆمە و سەرزانش نییە لە بارودۆخی نائاساییدا بەهۆی جەنگەوە ئافرەتانی مسلمان دەکەونە دەست دوژمنان و دەست درێژی بێسنوور دەکرێتە سەریان دوور نییە ئافرەتانی دوژمن نەکەوێتە دەست ئیمانداران ئەو کاتە تەنها یەک کەس دەبێتە هاوسەری و بەڕێزەوە ڕەفتاری لەگەڵ دەکات فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون جا ئەوەی جگە لەو سنوورە دیاری کراوە ڕێگە و ڕێبازی تر بگرێتە بەر ئەو جۆرە کەسانە بەیاخی و لە سنوور دەرچوو دەژمێردرێن والذين هم لأماناتهم وعهدهم راعون هەروەها ئەوانەی کە چاودێری ئەمانەت و پەیمانەکانیان دەکەن خیانەت و فێڵ ناکەن والذين هم على صلواتهم يحافظون ئەوانەشی کە پابەندی نوێژەکان و لە کاتی خۆیدا بەڕێک و پێچی ئەنجامی دەدەن و دەیپارێزن أولئك هم الوارثون ئەوانە میراتگران و خاوەنانی بەهەشتن الذين يرثون الفردوس هم فيها خالدون ئەوانە دەبنە خاوەنی بەهەشتی فردەوس کە بەرزترین و بەنرخترین بەهەشتە و بۆ هەمیشە ژیانی نەبراوەی تیادا دەبەنە سەر لەو پەڕی لاوێتی و تەندروستی و ئاسوودەییدا ولقد خلقنا الإنسان من سلالة من طين سوێن بە خودا بەڕاستی ئێمە ئادەمی زادمان لە ئاوێتەیەکی پێکهاتوو لە قوڕ بەدیهێناوە ثم جعلناه نطفة في قرار مكين لەوە دوا لە جێگەیەکی پارێزرا و لە باردا کە منداڵدانی دایکە لە شێوەی نوتفەیەکی زۆر بچووکدا دامان مەزراندووە ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين لەوە دوا نوتفەکەمان کردووە بە خۆ هەڵواسەرێک سەرمێکوتەیەک پاشان خۆ هەڵواسەرەکەمان کردووە بە گۆشتپارەیەک اینجا شێوازی گۆشتپارەکەمان بە پەیکەری ئێسک گۆڕیوە و بە گۆشت پەیکەری ئێسکەکەمان داپۆشیوە ئەوسا لە شێوەیەکی تردا دەرمان هێناوە کە شێوەی ئادەمی زادێکی ڕێک و پێکە و ڕۆحی پێبەخشراوە بەڕاستی خودای مەزن بەرز و پیرۆز و مبارەکە و چاکترین بەدیهێنەر و چاکترین دروستکارە ثم إنكم بعد ذلك لميتون بێگومان سەرنجام ئێوە هەر دەبێت بمرن لە توێی خاکدا دەبێت منزڵ بگرن ثم إنكم يوم القيامة تبعثون پاشان دەبێت لە ڕۆژی قیامەتدا زیندوو بکرێنەوە بۆ پاداشت و لێپرسینەوە
ولقد خلقنا فوقكم 7 طرائق وما كنا عن الخلق غافلين. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە لە ڕاسەرتانەوە 7 چین ئاسمانمان دروست کردووە و ئێمە هەرگیز لە دروستکراوان غافڵ و بێئاگا نین. هیچ شتێکمان لێ بزر نابێت و هیچ شتێک پشتگوێ ناخەین. وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإنا على ذهاب به لقادرون. هەر ئێمە لە ئاسمانەوە بە ئەندازە و نەخشەیەکی دیاری کرا و بارانمان باراندووە و ئینجا لە ناخی زەویدا جێگیرمان کردووە. بێگومان ئێمە بە جۆرەها شێوە دەتوانین ئەو ئاوە لە ناوبەرین و ئەو سەرچاوانە وشک بکەین. فأنشأنا لكم به جنات من نخيل وأعناب لكم فيها فواكه كثيرة ومنها تأكلون. ئێمە بەهۆی ئەو ئاوەوە چەندەها باخ و باخاتی خورما و ڕەزمان بەدیهێناوە بۆتان. لەو باخ و باخچانەدا میوەهاتی جۆرا و جۆری زۆر و زەبەندمان بۆ بەدیهێناون لە هەندێکیان دەخۆن. وشجرة تخرج من طور سيناء تنبت بالدهن وصبغ للآكلين. درەختێکیشمان بۆ ڕواندون کە لە چێوی توور لە بیابانی سینا سەوز دەبێت کە ڕۆن و چەوری لێدەردەهێنرێت و ئامادەیە بۆ کەسانێک کە دەیخۆن. مەبەست درەختی زەیتونە کە هەمیشە سەوزە و تەمەن درێژە و بێ ئەرکە و کالیسیۆم و ئاسن و فسفۆڕ و ڤیتامینی جۆرە و جۆر و پرۆتینی تێدایە. گەلێک دا و دەرمانیشی لێ دەردەهێنرێت. وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونها ولكم فيها منافع كثيرة ومنها تأكلون. بەڕاستی لە بەدیهاتنی ماڵاتیشدا جێگەی سەرنج و پەندە بۆتان کە ورد ببنەوە و بەدیهێنەری جوان کار بناسن. جالەوەی کە لە سکیاندا بەدی دێت مەبەست شیرە دەرخوارتان دەدەین و چەندەها کەڵکی زۆری تری هەیە بۆتان لە پێستیان لە خوری و مویان هەتا دوایی. هەروەها لێشیان دەخۆن گۆشت و جگەر و سەر و پێیان بە جۆرەها شێوە ئامادە دەکەن و خواردنی خۆشیان لێ دروست دەکەن. وعليها وعلى الفلك تحملون. لەسەر پشتی هەندێک لەو گیاندارانەش هەڵدەگیرێن و لەسەر کەشتیەکانیش دەگوێزرێنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لەگەڵ کەل و پەل و پێداویستەکانتاندا. ولقد أرسلنا نوحا إلى قومه فقال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون. سوێن بێت بێگومان ئێمە نوح پێغەمبەرمان ڕەوانە کرد بۆ سەر قەومەکەی. جا پێی وتن ئەی قەوم و گەلم هەر خوددا بپەرستن چونکە هیچ خودایەکی ترتان نییە جگەل لەو. ئایا خۆتان لە خەشم و قینی ناپارێزن؟ فقال الملأ الذين كفروا من قومه ما هذا إلا بشر مثلكم يريد أن يتفضل عليكم ولو شاء الله لأنزل ملائكة ما سمعنا بهذا في آبائنا الأولين. جاوانەی کە بێ باوەڕبوون لە دەستەی دەسەڵاتداری قەومەکەی وتیان گوێی بۆ مەگرن ئەم پیاوە هەر کەسێکی وەک ئێوەیە زیاتر نییە دەیەوێت خۆی بکاتە گەورەتان. ئەگەر خوددا بیویستایە پێغەمبەرێک بنێرێت ئەوە فریشتەی دادەبەزاند. ئێمە ئەم هەواڵەمان لە باو باپیرانی پێشوەوە نەبیستووە. إن هو إلا رجل به جنة فتربصوا به حتى حين. ئەمە جگەلەوەی کە پیاوێکە شێتی سەری لێداوە هیچ چیتر نییە کەواتە تا ماوەیەک مۆڵەتی بدەن و وازی لێ بهێنن یان کۆڵ دەدات یان دەمرێت.
قال رب انصرني بما كذبون ئەوسا نوح وتی پەروەردگارە سەرکەوتنم پێ ببەخشە چونکە بڕوایان پێ نەکردم. فأوحينا إليه أن اصنع الفلك بأعيننا ووحينا فإذا جاء أمرنا وفاردت النور فاسلك فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول منهم ولا تخاطبني في الذين ظلموا إنهم مغرقون. اینجا ئێمەش ئاگادارمان کرد کە کەشتێکە دروست بکە لە ژێر چاودێری و نیگای ئێمەدا. جا هەر کاتێک فەرمانی ئێمە دەرچوو تەنورەکە فوارەی کرد و ئاوی لێ دەرهات ئەوە لە هەموو جۆرێک جووتێک سوار بکە. هەروەها خاو خێزانت جگەل لەوانەی کە پێشتر بڕیاری غەرق بوونیان لەسەر دراوە. جا دەربارەی ئەوانەی کە ستەمیان کرد و باوەڕیان نهێنا لێم مەپاڕێوە چونکە بەڕاستی ئەوانە هەموو نوقم کراون لە زریانەکەدا. فإذا استويت أنت ومن معك على الفلك فقل الحمد لله الذي نجانا من القوم الظالمين. جاکاتێک خۆت و ئەوانەی هاوڕێ و یاوەرتن لەسەر کەشتێکە سوار بوون ئەی نوح تۆ ئەوە بڵێ سپاس و سایش بۆ ئەو خودایەی کە ڕزگاری کردین لە دەست قەومی ستەمکار. وقل رب أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين. هەروەها بڵێ پەروەردگارە لە شوێنێکی مبارەک و پیرۆز دامان بەزێنە چونکە تۆ چاکترین زاتێکی بۆ ئەوەی لە شوێنی مبارەک و پیرۆزدا دامان بەزێنیت. ئیتر کەشتێکە لەسەر چێوی جوودی لە کوردستانی باکوور لەنگەری گرت. إن في ذلك لآيات وإن كنا لمبتلين. بەڕاستی ئالە و بەسەرهاتەدا چەندەها نیشانە و بەڵگەی ئاشکرا هەیە. بێگومان ئێمە بە جۆرەها شێوە و لە هەموو سەردەمێکدا خەڵکی تاقی دەکەینەوە. ثم أنشأنا من بعدهم قرنا آخرين. لەوە دوا لە دوای ئەوان قەومونەوەیەکی ترمان بەدیهێنا. فأرسلنا فيهم رسولا منهم أن اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون. اینجا پێغەمبەرێکمان هەر لە خۆیان بۆ ڕەوانەکردن پێی وتن تەنها خوددا بپەرستن جگەل لەو زاتە خودایەکی ترتان نییە جا ئەوە لێی ناترسن ئەوە خۆتان لە خەشم و قینی ناپارێزن. وقال الملأ من قومه الذين كفروا وكذبوا بلقاء الآخرة وأترفناهم في الحياة الدنيا ما هذا إلا بشر مثلكم يأكل مما تأكلون منه ويشرب مما تشربون. ئەوانەی کە بێباوەڕبوون لە دەسەی دەسەڵاتداری قەومەکەی و بڕوایان بە پێشهاتی قیامەت و زیندوو بوونەوە و لێپرسینەوە نەبوو لە ژیانی دنیادا لە ناز و نیعمەتی زۆر بەهرەوەرمان کردبوون وتیان ئەم پێغەمبەرە تەنها بەشەرێکە وەک ئێوە لەو شتانە دەخوات کە ئێوە لێی دەخۆن و لەو شتانە دەخواتەوە کە ئێوە لێی دەخۆنەوە. ولئن أطعتم بشرا مثلكم إنكم إذا لخاسرون. جاگەر ملکەت و فەرمان بەرداری بەشەرێکی وەکو خۆتان ببن ئەوە بەڕاستی ئیتر ئێوە خەسارەتمەند و زەرەرمەندن. أيعدكم أنكم إذا متم وكنتم ترابا وعظاما أنكم مخرجون. ئایا هەڕەشتان لێ دەکات بەوەی کاتێک بمرن و ببنەوە بە خاک و ئێسک ئێوە دەردەهێنرێنەوە و زیندوو دەکرێنەوە و لە خاک دەربهێنرێنەوە؟
هيهات هيهات لما توعدون دوورە و زۆر دوورە ئەو هەڕەشەی کە لێتان دەکرێت بێتە دی و زیندوو بکرێنەوە. إن هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما نحن بمبعوثين. ژیان تەنها ژیانی ئەم دنیایەمانە و هیچی تر نییە، دەژین و دەمرین و ئێمە زیندوو ناکرێنەوە. إن هو إلا رجل افترى على الله كذبا وما نحن له بمؤمنين. ئەم پیاوە مەبەست پێغەمبەرەکەیانە، درۆ بۆ خوددا هەڵدەبەستێت، ئێمەش بڕوای پێ ناکەین. قال رب انصرني بما كذبون. ئەمیش وەک نوح وتی پەروەردگارە سەرکەوتنم پێ ببەخشە چونکە ئەوانە منیان بە درۆزانی و بڕوایان پێ نەکردم. قال عما قليل ليصبحن نادمين. خدای گەورە فەرمووی دڵنیابە بەم زوانە پەشیمان دەبنەوە. فأخذتهم الصيحة بالحق فجعلناهم غثاء فبعدا للقوم الظالمين. ئەوسا دەنگێکی بەهێز دڵی پچڕاندن و مێشتی تەقاندن کردمانن بە کەف و کوڵ و چیلکە و چەوێڵی سەر ئاو دەبال لەوە و لاتر چن قەومی ستەمکار. ثم أنشأنا من بعدهم قرونا آخرين. پاشان لە دوای ئەوان چەند قەومێکی ترمان هێنایە کایەوە ساڵەها ژیان و لە ناز و نیعمەت بەهرەوەر بوون. ما تسبق من أمة أجلها وما يستأخرون. هەر میلەتێک کاتێک بڕیاری لەناو بردنی دەدرێت ئەو بڕیارە نەپێش دەکەوێت و نەدوا دەخرێت بەڵکو لە کات و ساتی خۆیدا ڕوو دەدات. ثم أرسلنا رسلنا تترى كلما جاء أمة رسولها كذبوه فأتبعنا بعضهم بعضا وجعلناهم أحاديث فبعدا لقوم لا يؤمنون. پاشان پێغەمبەرانی خۆمانمان یەک بە دوای یەکدا ڕەوانە کرد هەر ئومەتێک کاتێک پێغەمبەری لە خۆی بۆ ڕەوانە دەکرا زۆربەیان بەرنامەکەیان بە درۆ دەزانی. ئێمەش ئەو میلەتانەمان بە شوێن یەکدا لەناو بردو کردمانن بە باس و خواسی ناو خەڵکی و پند و عیبرەت دەبا و کەسانەی باوەڕ ناهێنن لەوە و لاترچن. ثم أرسلنا موسى وأخاه هارون بآياتنا وسلطان مبين. پاشان موسا و هارونی برایمان ڕەوانە کرد هاوڕێ لەگەڵ نیشانە و بەڵگە و مۆجزەکانماندا و بەڵگەی بەهێزمان پێبەخشین لەسەر ڕاستی پەیامەکەیان. إلى فرعون وملئه فاستكبروا وكانوا قوما عالين. بۆ سەر فیرعون و دار و دەستەکەی کەچی خۆیان بە گەورەزانی و قەومێکی لود بەرز بوون. فقالوا أنؤمن لبشرين مثلنا وقومهما لنا عابدون. فرعون و دار و دەستەکەی وتیان ئایا ڕەوایە ئێمە باوەڕ بە دوو بەشەری وەک خۆمان بکەین لە کاتێکدا کە قەومەکەیان ئێمە دەپەرستن و خزمەتکاری ئێمەن؟ فكذبوهما فكانوا من المهلكين. دوای چەندەها ساڵ لە هەوڵ و کۆششی ئەو دوو پێغەمبەرە هەر باوەڕیان پێ نەکردن و بە درۆیان زانین بۆیە چوونە ڕیزی تیاچوەکانەوە. ولقد آتينا موسى الكتاب لعلهم يهتدون. سوێن بە خوددا بێگومان ئێمە تەوراتمان بەخشی بە موسا بۆ ئەوەی قەومەکەی ڕێبازی هیدایەت بگرنە بەر. وجعلنا ابن مريم وأمه آية وآويناهما إلى ربوة ذات قرار ومعين. هەروەها کوڕەکەی مەریەم و دایکیمان کردە بەڵگە و نیشانە لەسەر توانایی خۆمان و ئێمە هەردووچیانمان حەواندەوە لە شوێنێکی بڵند و خۆش و سازگار و ئاوداردا. يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا
إني بما تعملون عليم. اینجا وتمان ئەی گرۆی پێغەمبەران بخۆن لە ڕزق و ڕۆزیێت چاک و پاکەکان کاروکردەوەی چاچیش ئەنجام بدەن بەڕاستی من زانام بە هەموو ئەو کاروکردەوانەی کە دەیکەن. وإن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاتقون. هەر ئەمەشە دین و ئاین و بەرنامەی تاک و تەنهای ئێوە بەرنامەی یەک خوداناسی و من پەروەردگارتانم پارێزکار بن و خۆتان لە نافەرمانی من بپارێزن. فتقطعوا أمرهم بينهم زبرا كل حزب بما لديهم فرحون. بەڵام زۆربەی خەڵکی بیر و بۆچوونی خۆیان بەش و پارچە پارچە کرد لە بەرنامەی یەک خوداناسی لایاندا هەموو دەستە و تاقمێک بەو بەرنامە و نەخشەیەی هەیانە دڵخۆشن. فذرهم في غمرتهم حتى حين. جاوازیان لێ بهێنا با تا ماوەیەک لە گومڕایی و سەر لێ شێواوی و سەرگەردانی خۆیاندا گیر بخۆن. أيحسبون أنما نمدهم به من مال وبنين. ئایا ئەوانە وا دەزانن کە ئەو ماڵ و سامان و نەوەیەی پێیان دەبەخشین هۆی ئەوەیە خۆشمان دەوێن؟ نسارع لهم في الخيرات بل لا يشعرون. نەخێر وانیە مەبەستمانە بەپەلە لە ناز و نیعمەت بەهرەوەریان بکەین بەڵکو ئەوانە هەستی پێ ناکەن. إن الذين هم من خشية ربهم مشفقون. بەڕاستی ئەوانەی کە ترسی پەروەردگاریان لە دڵدایە و دەترسن لێیان بڕەنجێت. والذين هم بآيات ربهم يؤمنون. ئەوانەشی بڕوا بە ئایەت و فەرمانەکانی پەروەردگاریان دەهێنن. والذين هم بربهم لا يشركون. ئەوانەشی کە هاوڵ و هاوبەش و شەریک بۆ پەروەردگاریان بڕیار نادەن. والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. ئەوانەشی کە دەبەخشن لە زەکات و خێر دڵیان دەترسێت نەوەکو لێیان وەرنەگیرێت چونکە ئەوانە بێگومان کە بۆ لای پەروەردگاریان دەگەڕێنەوە. أولئك يسارعون في الخيرات وهم لها سابقون. ئەوانە بەپەلەن بۆ ئەنجامدانی هەموو چاکەیەک و پێش بڕچێژ دەکەن لە چاکەدا. ولا نكلف نفسا إلا وسعها ولدينا كتاب ينطق بالحق وهم لا يظلمون. ئێمە هیچ ئەرچێک نادەین بەسەر هیچ کەسێکدا مەگەر لە چوارچێوەی توانای خۆیدا. جا ئێمە دۆسیەی تایبەتی هەموو کەسێکمان لایە کە حەق گۆیە گفتار و کردارەکانی تێدا تۆمار کراوە لەبەر ئەوانە هیچ جۆرە ستەمێکیان لێ ناکرێت. بل قلوبهم في غمرة من هذا ولهم أعمال من دون ذلك هم لها عاملون. بەڵام خوددانە ناسان لەم نەخشە و بەرنامە و چاکە خوازیانە سەریان دەرناچێت و تێی ناگەن کاروکردەوەی تریشیان هەیە جیایە لە کردەی ئیمانداران بەردەوام ئەنجامی دەدەن. حتى إذا أخذنا مترفيهم بالعذاب إذا هم يجأرون. هەتا ئەو کاتەی بەڵا بەسەر خۆش گوزەران و دەوڵەمەندەکانیاندا دەهێنین دەست بەجێ ئیتر ئاه و ناڵە و گریە و زاریان لێ بەرز دەبێتەوە. لا تجأروا اليوم إنكم منا لا تنصرون. لە قیامەتیشدا پێیان دەوترێت ئەمڕۆ ئیتر ئێوە چرکەتان لێوە نێت و هاوار نەکەن چونکە بێگومان ئێوە لەلایەن ئێمەوە هیچ جۆرە پشتگیریەکتان لێ ناکرێت. قد كانت آياتي تتلى عليكم فكنتم على أعقابكم تنكصون.
جا ئێوە کاتی خۆی ئاەتەکانی ئێمەتان بەسەردا دەخوێندرایەوە کەچی پشتان تێدەکرد و بەرەو دوا دەگەڕانەوە و خۆتان لێدەشاردەوە و دژایەتیتان دەکرد. مستكبرين به سامرا تهجرون لكاتێکدا خۆتان بە گەورە دەزانی لە ئاستیدا شەوگاریشتان بە باس و خواس و گاڵتە پێکردنی ئاەتەکانی ئێمە دەبردەسەر. أفلم يدبروا القول أم جاءهم ما لم يأت آباءهم الأولين ئایا بێباوەڕان ئەم گفتاریان لێک نەداوەتەوە یاخود وا دەزانن ئەم بەرنامەیە کە بۆ ئەوان ڕەوانە کراوە بۆ باو و باپیرانی دێرینیان ڕەوانە نەکراوە؟ أم لم يعرفوا رسولهم فهم له منكرون یان ئەوەیە پێغەمبەرەکەیان نەناسیوە و ئەوە بۆتە هۆی ئەوەی بڕوا بە پەیامەکەی نەکەن و دژی بوەستن. أم يقولون به جنة بل جاءهم بالحق وأكثرهم للحق كارهون یاخود بێ شەرمانە دەڵێن شێتی سەری لێداوە نەخێوانیە بەڵکو ڕاستی و حەقی بۆ هێناون بەڵام زۆربەیان ڕقیان لە ڕاستیە و حەز لە حەق ناکەن و پێی سەغڵەتن. ولو اتبع الحق أهواءهم لفسدت السماوات والأرض ومن فيهن بل أتيناهم بذكرهم فهم عن ذكرهم معرضون ئەگەر حەق و ڕاستی شوێنی ئارەزووی ئەوان بکەوێت ئەوە ئاسمانەکان و زەوی و هەموو ئەوانەی تایاندایە دەشێوا و تیا دەچوو سەرگەردان دەبوو. نەخێر حەق وایە ڕقیان لێی نەبێت چونکە ئێمە قورئانێکمان بۆ هێناون کە یادی هەموو چاکەیەکیان بخاتەوە کەچی ئەوان لە بەرامبەر ئەو یاد خەرەوانەدا سەرکەش و یاخین و پشتی تێدەکەن. أم تسألهم خرجا فخراج ربك خير وهو خير الرازقين ئاخۆ داوای خەرجی و پارە لەوانە دەکەیت لە بەرامبەر هیدایەتیانەوە تا لایەن سەنجین بێت بۆیە باوەڕ ناهێنن؟ خۆ بەخششی پەروەردگارت بەسوودتر و چاکترە ئەو زاتت چاکترین زاتێکە بۆ بەخشینی ڕزق و ڕۆزی. وإنك لتدعوهم إلى صراط مستقيم بێگومان تۆ بانجیان دەکەیت بۆ ڕێگە و ڕێبازێکی ڕاست و دروست. وإن الذين لا يؤمنون بالآخرة عن الصراط لناكبون بەڕاستی ئەوانەی بڕوانە هێنن بە قیامەت وێڵ و لادەرن لە ڕێگە و ڕێبازی ڕاست. ولو رحمناهم وكشفنا ما بهم من ضر للجوا في طغيانهم يعمهون خۆگەر بەزەیمان پیایاندا بێتەوە و ڕەحمیان پێ بکەین و ناخۆشی و سەغڵەتیان لەسەر لابەرین ئەوە لەستەم و سەرکەشیاندا ڕۆدەچن و سەرگەردان دەبن. ولقد أخذناهم بالعذاب فما استكانوا لربهم وما يتضرعون سوێن بە خوددا بەڕاستی ئێمە تووشی سزا و ئازاری جۆرا و جۆرمان کردن کەچی لەگەڵەوەشدا نەملکەج بوون بۆ پەروەردگاریان و نە لێی دەپاڕێنەوە. حتى إذا فتحنا عليهم بابا ذا عذاب شديد إذا هم فيه مبلسون هەتا ئەو کاتەی کە دەواازەی سزایەکی سەختیان لێ دەکەینەوە ئیتر دەست بەجێ لە ناویدا سەرگەردان و سەر لێ شێوا و نائومێد دەبن. وهو الذي أنشأ لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون هەرەو زاتەیە کە دەستگای بیستن و بینین و لێکدانەوەی پێبەخشیون کەچی زۆر کەمتان سوپاس گوزارن. وهو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون ئەو زاتەیە لە زەویدا بەرپای کردوون و بڵاوی کردوونەتەوە سەرنجام لە ڕۆژی قیامەتدا هەر بۆ لای ئەویش کۆ دەکرێنەوە. وهو الذي يحيي ويميت وله اختلاف الليل والنهار أفلا تعقلون
ئەو زاتەشە کە ژیان دەبەخشێت و مردن پێش دەهێنێت گۆڕینی شەو و ڕۆژیش هەر بەدەست ئەوە لە ڕووی تاریکی و ڕووناچی کورتی و درێژی و هەتا دوای جا ئایا ئێوە عەقڵ بەکار ناهێنن ژیریتان ناخەنە کار بل قالوا مثل ما قال الأولون قالوا أئذا متنا وكنا ترابا وعظاما أئنا لمبعوثون لەگەڵ ئەو هەموو بەڵگانەدا ئەوانە هەر وەکو خەڵکی پێشین قسە کۆنەکان دەڵێنەوە و دەڵێن باشە ئەگەر مردین و بووینە خاک و خۆڵ و ئێسک ئایا ئێمە دووبارە زیندوو دەکرێنەوە لقد وعدنا نحن وآباؤنا هذا من قبل إن هذا إلا أساطير الأولين بەڕاستی ئێمە و باو باپیرانمان لەم جۆرە بەڵێنانەمان پێشتر پێدرابوو ئەم قسە و بەڵێنانە داستانی پێشینەکانە قل لمن الأرض ومن فيها إن كنتم تعلمون تۆش پێیان بڵێ باشە زەوی و ئەو کەسانەی کە لەسەری دەژین چێ خاوەنیانە ئەگەر زیرەک و هۆشیارن ئەگەر شت دەزانن سيقولون لله قل أفلا تذكرون سەرنجام هەردان بەڕاستیدا دەنێن و دەڵێن هەر خوددا خاوەنیانە هەر پەروەردگار بەدیهێنەریانە ئەوسا پێیان بڵێ جا ئەوە بۆچی یاداوەری وەرناگرن قل من رب السماوات السبع ورب العرش العظيم پێیان بڵێ ئەی چێ پەروەردگاری حەوت ئاسمانەکەیە و چێ پەروەردگاری عەرش و تەختی فەرمان ڕەوایی گەورە و فراوانە ئاسمانەکان و زەوی لە بەرامبەر عەرشی پەروەردگاردا وەکو ئەڵقەیەکی پەنجەوایە لە پاڵ چیایەکی گەورەدا سيقولون لله قل أفلا تتقون سەرنجام دەڵێن هەر خوددا پەروەردگاریانە ئەوسا بڵێ باشە ئاخر ئێوە لێی ناترسن خۆتان ناپارێزن لە خەشم و قینی ئاخر ئێوە لە چێ یاخی دەبن قل من بيده ملكوت كل شيء وهو يجير ولا يجار عليه إن كنتم تعلمون هەروەها پێیان بڵێ چێ جڵەوی هەموو شتێکی بەدەستە لە کاتێکدا هەر ئەو پەنا بەخشە و کەس ناتوانێت لە سزای ئەو زاتە کەس پەنا بدات ئەگەر ئێوە بزانن و شارەزابن سيقولون لله قل فأنا تسحرون سەرنجام بۆ ئەمەش دەڵێن هەموو ئەوانە بەدەست خوددایە تۆش بڵێ کەواتە چۆن جادوتان لێ دەکرێت کە ئەمە دەزانن بل أتيناهم بالحق وإنهم لكاذبون نەخێوانیە بەڵکو ئێمە حەقیقەت و ڕاستیمان بۆ هێناون بەڕاستی نەفامان هەمیشە درۆزنن ما اتخذ الله من ولد وما كان معه من إله إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون هەرگیز خوددا کەسی نەکردووە بەڕۆڵەی خۆی و هیچ خودایەکی لەگەڵدا نییە چونکە ئەو کاتە هەر خودایەک دەچوو بەلای دروستکراوانی خۆیەوە و هەندێکی خۆی بڵند دەکرد بەسەر هەندێکی تردا ئەوسا بوونەوەر تێک دەچوو پاچی و بێگەردی بۆ زاتی خودایە لە بەرامبەر ئەو شتانەوە کە خوددا نەناسان هەڵی دەبەستن و دەیڵێن عالم الغيب والشهادة فتعالى عما يشركون ئەو زاتە زانای نهێنی و شاراوەکانە هەروەها زانای دیار و ئاشکراکانە بەرزی و بڵندی بۆ ئەوە لە بەرامبەر ئەو شتانەوە کە نەفامان دەیکەنە شەریک و هاوڵی قل رب إما تريني ما يوعدون رب فلا تجعلني في القوم الظالمين بڵێ پەروەردگارە ئەگەر ئەوەت نیشاندام کە لە توێی هەڕەشەکانتدا پێت ڕاگەیاندون ئەو کاتە پەروەردگارە مەمخەرە ڕیزی قەومی ستەمکارەوە وإنا على أن نريك ما نعدهم لقادرون
بێگومان ئێمە دەسەڵاتمان هەیە ئەو هەڕەشانەی لێمان کردوون پێشی بهێنین و نیشانت بدەین. ادفع بالتي هي أحسن السيئة نحن أعلم بما يصفون. هەوڵ بدە بە چاکترین و جوانترین شێوە پاڵ بە هەڵە و ناڕێکی و ناحەزانەوە بنیت و خەمت نەبێت ئێمە چاک ئاگادارین لە گفتار و قسەی ناڕەوایان. وقل رب أعوذ بك من همزات الشياطين. خۆت بسپێرە بە خودا و بڵێ پەروەردگارە من پەنا دەگرم بە تۆ لە هەموو خەتەرە و خەیاڵ و وەسوەسەی شەیتانەکان. وأعوذ بك رب أن يحضرون. پەنا دەگرم بە تۆ ئەی پەروەردگارم کە شەیتانەکان بە دەورمدا کۆ ببنەوە و سرم لێ بشێوێنن. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون. خدا ناسان بەردەوام لەسەر ڕێبازی چەوتیانن هەتا ئەو کاتەی مردنی خەیان دەگرێت ئەوسا هەر یەکەیان دەڵێت پەروەردگارە بمجێڕەوە بۆ دنیا لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. بەڵکو چاکە ئەنجام بدەم و کاری باشە بکەم و ئەو هەڵانەی کە لە دەستم چووە لەمە دوا لە دەستی نەدەم بەڵام تازە کار لە کار ترازاوە شتی وا مەحاڵە بۆیە بەتوندی پێی دەوترێت نەخێر ئەوە قسەیەکە ئەو بۆ خۆی دەیڵێت بەڵکو دەبێت لە جیهانی بەرزەخدا لە نێوان مردن و زیندوو بوونەوەدا تا کاتێک زیندوو دەکرێنەوە چاوەڕێ بێت. فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون. جاکاتێک فو دەکرێت بە سووردا ئەوە هیچ پەیوەندیەکی خزمایەتی لەو ڕۆژەدا نییە و کەس لە کەس ناپرسێتەوە. فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون. ئەو کەسەی تەرازووی چاکەکانی قڕس بێت ئەوانە سەرفراز و سەرکەوتون. ومن خفت موازينه فأولئك الذين خسروا أنفسهم في جهنم خالدون. بەڵام ئەو کەسەی تەرازووی چاکەکانی سووک بێت ئەوانە ئەو کەسانن خۆیان لە دەستداوە و خۆیان خەسار و ڕیسوا کردووە دەبێت هەر لەناو دۆزەخدا ژیانی نەبراوە ببەنە سەر. تلفح وجوههم النار وهم فيها كالحون. بڵێسەی ئاگەر چڕ و چاویان دەبرژێنێت هەمویان لێویان هەڵقرچاوە و ددانیان ڕیچ دەبێتەوە دیمەنیان سام ناکە. ألم تكن آياتي تتلى عليكم فكنتم بها تكذبون. ئەوسا خدا پرسیاریان لێ دەکات ئایا کاتی خۆی ئاەتەکانی من بەسەرتاندا نەدەخوێنرایەوە کەچی ئێوە بڕواتان پێی نەبوو بە درۆتان دەزانی؟ قالوا ربنا غلبت علينا شقوتنا وكنا قوما ضالين. سەرنجام بە کەساسیەوە دەڵێن پەروەردگارە نەکبەتی و نەهامەتی سەرشانی گرتین و زاڵ بوو بەسەرماندا ئێمە کەسانێکی گومڕا بووین. ربنا أخرجنا منها فإن عدنا فإنا ظالمون. پەروەردگارە لەناو ئاگری دۆزەخ و سزاکەیدا دەرمان بهێنا ئەگەر جارێکی تر گەڕاینەوە بۆ گومڕایی ئەوە ئیتر دیارە کە ئێمە کەسانێکی ستەمکارین. قال اخسأوا فيها ولا تكلمون. خدای گەورە لە وەڵامیاندا بە تووڕەیەوە دەفەرموێت بێدەنگ بن و دەمتان داخەن قسەشم لەگەڵدا مەکەن.
إنه كان فريق من عبادي يقولون ربنا آمنا فاغفر لنا وارحمنا وأنت خير الراحمين. چونکە بەڕاستی کاتی خۆی دەستەیەک لە بەندە ئیماندارەکانم دەیانوت پەروەردگارە ئێمە ئیمان و باوەڕی دامەزراومان بە زاتی تۆ هێناوە دەڵێمان خۆش ببە و ڕەحممان پێ بکە چونکە تۆ چاکترین زاتێکی کە لە هەموو خاوەن ڕەحم و سۆزەکان میهرەبان تریت. فاتخذتموهم سخريا حتى أنسوكم ذكري وكنتم منهم تضحكون. کەچی ئێوە گاڵتەتان پێدەکردن ئەتا گەیشتە ڕادەیەک یادی منیان لەبیر بردنەوە و ئێوە بەردەوام بەوان پێدەکەنین. إني جزيتهم اليوم بما صبروا أنهم هم الفائزون. جابا بزانن کە بێگومانم ڕۆ من پاداشم داونەتەوە بەهۆی ئەوەوە کە خۆگر بوون بەڕاستی هەر ئەوانیش سەرکەوت و سەرفرازن. قال كم لبثتم في الأرض عدد سنين. ئەوسا خدای گەورە لێیان دەپرسێت ئەوە چەند ساڵ لە زەویدا ژیانتان بردەسەر؟ قالوا لبثنا يوما أو بعض يوم فاسأل العادين. دۆزەخیان دەڵێن ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک دیارە کە ژیانی دنیا لە چاو ژیانی نەبراوە و هەمیشەیدا زۆر کورت و کۆتا و کەم دێتە بەرچاو یاخود جیهانی بەرزەخ وەکو ڕۆژێک یا کەمتر هەستی پێدەکرێت لەو کەسانە بپرسن کە بیر و هۆشیان لای خۆیانە و حسابی ژمارە و کات دەکەن. قال إن لبثتم إلا قليلا لو أنكم كنتم تعلمون. خدای گەورە پێیان دەفەرمێت لە ڕاستیدا مانەوەتان لە دنیادا هەر زۆر کەم بووە ئەگەر بەڕاستی دەتان زانی. أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون. ئایا گومانتان وا دەبرد کە بەڕاستی ئێوەمان بەبێ مەبەست دروست کردووە و ئێوە بۆ لای ئێمە ناهێنرێنەوە؟ فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم. بەرزی و بڵندی بۆ خوددا پاشای ڕەوای حەق هیچ خودایەک نییە جگە لەو زاتە خاوەنی عەرشیش کۆدار و بەڕێزە. ومن يدع مع الله إلها آخر لا برهان له به فإنما حسابه عند ربه إنه لا يفلح الكافرون. ئەو کەسەی خودایەکی تر بڕیار بدات و بیکاتە شەریکی خوددا لە کاتێکدا کە هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە ئەوە بەڕاستی حساب و لێپرسینەوەی لای پەروەردگاریەتی بێگومان بێباوەڕ و خوددا نەناسان سەرفراز نابن. وقل رب اغفر وارحم وأنت خير الراحمين. ئەی محەممەد ئەی ئیماندار تۆ بڵێ پەروەردگارە لە گوناه و هەڵەکانم خۆش ببە و ڕەحمم پێ بکە چونکە تۆ لە هەموو میهرەبانان میهرەبان تریت. بسم الله الرحمن